هەموو دوعایەکیش وەڵامە درێتەوە بەڵام ئەوەیە لە یەکێ لە شێوەکانە وەڵامە درێتەوە کە سێ شێوەیە رسول الله صلی الله عليه وسلم دیاری کردووە. شێوەی یەکەمیان هەر لە دنیاە وەڵامە درێتەوە تۆ هەستی پێ ناکەی بەقەر دوعاکەت بەڵات لێ دوورەخاتەوە. شێوەی دووەمیان لە قیامەتا وەڵامت ئەداتەوە لە دنیا تۆ پێی نازانی هیچ شتێک لە دنیا پێی نازانی بەڵام لە قیامەتا هەمووی بە عیبادەت بۆت نووسراوە دوعای و ئەجری گەورە گەورەی لەسەر وەرەگری. شێوەی سێمیشیان احتیمالە هەستی پێ بکەی الله جل جلاله هەر لە دنیاە وەڵامت بداتەوە دوعاکەت قبول بکە. جا بۆیە بەڕاستی هەوڵ بدەن لە دوعادا نەبڕێن چونکە الله جل جلاله لەو ئاياتەیە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي بەڵێ نەدا ئەگەر تۆ دوعاکەت دوعا بێ وەڵامت باتەوە بەس دوعاکەت دوعا بێ وەڵامە دەداتەوە. چ کاتێکیش دوعایە ئاگاداری ئەو مەرجانە بی و ئاگاداری ئەو حاڵەتانە بی و شێوازی دوعاکە بی.